لە گۆڕستانی شێخ ئەحمەد لە شاری هەولێر پیاوێک زیاتر لە 27 ساڵە گۆڕ بۆ مردووان هەڵدەکەنێت. شێخ ئەنەس ئەو پیاوی لە ساڵی 1998 تاوەکو ئێستا زیاتر لە 20,000 قەبری هەڵکەندووە. داتایەکەی نازانم بەس لە لای 20,000 قەبری دەبێت شەو ڕۆژێ 5 قەبری دێت. شێخ ئەنەس باس لەوە دەکات چەندین گۆڕی بۆ بەرپرس و کەسایەتەکانی شاری هەولێر هەڵکەندووە. دەشڵێت نرخ و کوالەتی کێڵی گۆڕەکان بۆ هەژار و دەوڵەمەندەکان جیاوازیان هەیە. وڵی دەیان پێلادار و دەیان کەسایەتی دەیان ئەسەرۆک حاشیرەت و ئەو پیا و بەڕێزانێکە وەفاتیاکردێ بە تایبەتی خوالی خۆش بوو بەڕێزکاک دکتۆر فەرسەد قەبرەکەی من هەموو لێمدا بیدیان بەرپرسیت کەژە لێرکوانە هەیە ئارەقی بە پارەی نەکردیا کە سعرەکەی پێدر بەکەی خود پارەکەی دەدا تاخمان بەستیا بە 26 وەرەقەی گرانترین تاخم بە 26 وەرەقەی کە ئەملم بەستیا یعنی شتە شوای کردووە لە وڵاتە شکلومان بەڕاداندایە و هینایتمانەوە پاشە بە 35,000 دەمانپرسی. شێخ ئەنەس زیاتر لە 27 ساڵە گۆڕ و قەبر بۆ مردووان هەڵدەکەنێت. ئەو جێی سەرنجام پێش مردنی کێڕ و قەبری بۆ خۆی ئامادە کردووە، بەڵام نازانێت دوای مردنی کام کەس دەیخاتە ناو گۆڕەوە. ئیسماعیل عەبدوڕەحمان، VAR میدیا، هەولێر. قسەی کۆتایی VAR دەیکات.